پیغمبر صلی الله علیه وسلم فرمي المؤمن مرآة المؤمن، ایماندار ئاوێنەی ئیماندارە. وەرە باوەک ئاوێنە وابین. لەبەرچی پیغمبر صلی الله علیه وسلم فەرمووی وەک ئاوێنە وابن، بەڵام نەک ئاوێنێکی شکاو و نە ئاوێنێکی خێچ و خوار، بەڵکو ئاوێنێکی صاف و جوان. بزانین داخوا لەسەر چی ئیماندار وەکو ئاوێنە وابێت بەرامبەر بە ئیماندار. صفاتی ئاوێنە چییە؟ یەکەم، ئاوێنە زۆر بەهێمنی و زۆر بە لەسەرخۆیی هەرچی کەم و کوڕیە پیشانتەدا. و دووەم صفاتی ئاوێنە واقعی ژیانت پیشانەدا، یعنی حاڵت و هەرسوکەوتت و شکلت بەڕێک و پێچی وەکو خۆی بەبێ پێ هەڵگوتن و بەبێ مکیاتکردن. ئاوێنە جوانەکان و ناشرینەکانت وەکی خۆی لە بەرچاو دادەنێت، نە ناشرینت لە بۆ جوانەکە و وەن جوانیشت لە بۆ ناشرینەکە، وەکی هەندێک کەس ئەیکە. ئاوێنە کاتێک کە کەم و کوڕەکانی نیشاندای و دواتر کە لە بەرامبەر ئاوێنە ڕۆیشتی یەکسەر هەموو شتەکانی خۆی هەموو شتەکانی تو ئەسڕێتەوە. شکلت لەسەر هایکەلی ئاوێنەکە جێنامینێ، هەتاکو کەسێکی دواتر بێت تەماشات بکە و عیبەکانت ببینێ. کەواتە ئاوێنە بە هیچ شێوەیەک عیبەکانی تۆ بە هیچ کەسێک دیکەنی ناڵێت. و هەر کاتێ بچیت ئاوێنە بکڕیت، یەکەمین جار سەیری خۆتەکەیت، ئایا ئەو ئاوێنەیە خۆی عیبی هەیە، درزێکی هەیە، خێچ و خواری تێدا هەیە. ئەگەر هەیبوو هەر نایکڕی. کەواتە لە هەڵبژاردننی برادریش بە هەمان شێوە، هەر کەسێک درزێکی هەبوو، خێچ و خوارێکی هەبوو، پێویست ناکە خۆ تووشی هیچ خێچ و خوارێکی چووکە تەنها تۆ ناشرینەکە لە بەرامبەری خۆی. و ئاوێنە لە هیچ شتێک فێر نابێت، یعنی تۆ ناتوانی ئاوێنە بگۆڕیت. کەواتە کەسێک هەڵبژێرە بە ئاوێنە کە بتوانی کە گۆڕانکاریەکانی زەمان و بە هیچ شێوەیە گۆڕانکاری لەوی نەکە و کەسێکی ڕاستگۆ بیت. و پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسفێکی جوانی ئیمانداری کرد کە ئەفەرمێت ئیماندار ئەبێت وەکو ئاوێنەوا بێت، کەسێکی ڕاستگۆ بێت بەرامبەر بە خۆت و بەرامبەر بە خەڵکیشت. المؤمن مرآة المؤمن. بەخۆتان ئەسپێرم.